سڵاتان لێبێت بەیانیتان باش ئەوەی منی بینم ئێستا بە دیمەن بۆ ئێوە شێگوازمەوە هەڵبەت سەرجەم چین و توێژەکان ئەمڕۆ لێرن لە بانکی خوێنن اینجا ئیتر خەڵکانێکی زۆر هاتوون حالێ نەمەی کەیبینن بەنزیکەی 150 کەس لە هێزەکانی کۆماندۆی کوردستان ئەمڕۆ لێرە ئامادەییان هەیە و زۆربیان لێرە با بڵێن سەراگرن بۆ ئەوەی کە پشکنینیان بۆ بکرێت و دوایەوە پاشان لە دوای پشکنینەوە بابەتانە بچن خوێن ببەخشن جیاواز لەوە با بڵێن خەڵکانێکی زۆر لە سەرجەم چین و توێژەکان ئەمڕۆ لێرە ئامادەییان هەیە و سەرقاڵن یاخود بڵێن ئەمڕۆیان تەرخان کردو بۆی کە خوێن ببەخشن با بڵێن خوێنبەخشین لەم ڕۆژە سەوەکزانی لە ساڵانی پێشوشدا بە هەمان شێوە بە بەردەوامی و خەڵکیکی زۆر لێرە خوێنانە بەخشی من ئەمە هەندێک میوان وەربگرم بزانم ئەگەر بچمە لای کاکۆچەر باشە بەڵێ ئێستا سەرقاڵی ئەو چاپێکەوتنەیە کەمێکی دیکە کە چاوە بۆ من گفتوگۆی زیاتری لەگەڵاکەمەوە پرۆسەکی لەگەڵا بەوردی لەگەڵا باسەکەم کە بزانم بەگشتی پرۆسی خوێنبەخشین چۆنە و ئەمڕۆ چەند دڵخۆشکەرە بۆ ئەوان وەکو نەخۆشانی سالاسیما کە زۆرترین پێویستیان بە بەخشینی خوێن هەیە و بە وەرگرتنی خوێن هەیە باشە با بچینە ژوورەوە کۆسات اینجا دیمەنەکان لە ژوورۆش بە هەمان شێوە یعنی ئەبینین خەڵکانێکی زۆر لێرن خوێنی خۆیانە بەخشن و ئەوانی کەی بینن یعنی بەشێکی زۆران هاوڵاتین و بەشێکی زۆران و هێزەمنیانن کە باسم لێوە کردکە نزیکەی 150 کەسن ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی کە خوێن ببەخشن باشە تۆزە شوێنەکە قەرەباڵە خەجەمە عەدای لە برد نەکەم تر تا کەسەکە دەسەکەی بۆ چاوپێکەوتن و زانیاری لێوەرگرتن پێچێت چونکە زۆربیان ئێستا تا جەنابی بەڕێبەریش چاوپێکەوتنی هەیە کە ئەو تاوا بوو یاخود کاکۆچەر تاوا بوو من حەزەکەم هەندێک زانیاری وردەکاری لێوەربگرم بزانم لە بەیانیەوە کە ئەم هەڵمەتە دەستی پێکردووە هەڵبەتەکە هەڵمەتێکی فراوانە کاکۆچەر ببوورە کاکۆچەر سڵاو لێبێ زۆر سپاس دەکەم ئەم هەڵمەتە ساڵانە ئەنجامەدرێت و پێم وابێت هەڵمەتێکی زۆر دڵخۆشکەریشە ئەبینی ئەم ڕێژە زۆری خەڵک لە سەرجەم چین و توێژەکان لە هونەرمەند لە هێزە ئەمنیەکان لە هاوڵاتی سەردانی ئەم شوێناکەن و لێرە خوێنە بەخشن ئەمە بەگشتی چۆنە هەڵمەتێکی چۆنە هەڵمەتەکە و ئەمڵم ساڵانە نییە دیارە ئەمڕۆ بەبوونی ڕۆژی گیانی خوێن بەخشینەوە جیاوازترە بەڵام ڕۆژانە هاوڵاتیانی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی بەشداری خوێنبەخشینەکەم بۆ توشبوانی تالاتیمەکەمە جێگەی دڵخۆشیە ئێمە بە چای خۆمانە بینەمە ئەم چەند ساڵی ڕابردوو کە هاتنی هاوڵاتیان بۆ خوێنبەخشین جیاوازە لە چاو ساڵانی کە جیاوازترە و خەڵک زۆر بەشداریەکە لە ئەڵمەتەکانی خۆنوار کاتێکیش ئێمە زانی بمان پێویستمان بە بڕێکی زۆر زیاترە داواکارمان بڵاو کردوتەوە یا سەردانی چەند جێگەولایەنێکمان کردووە کە خوێنمان پێخژنووە من ئەمە لێرە سوپاسی هاوڵاتیانی کوردستان بەگشتی بکەم و بە تایبەتی هێزەکانی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ کە بەردەوام کە ئێمە سەردانیەکان نووسراویشان بۆکەین زووتر دەگانە سەرمان و بەشداری هەڵمەتەکانی خوێنبەخشینەکەن لە ماوەکانی پێشوە چەند جارێک گرفتی کەمبوونی وی خوێنی کۆگاکرا و لێرە هەبوو بەڵامیتر لە دوایەوەی کە بانگەوازەکرا پێم وابێت خەڵکانێکی زۆر باشە هاتن بەدەم ئەو کێشانەکانی کەمبوونەوەی خوێن لە بانکی خوێنە دووسێ هۆکارە یەکەمیان ئەگەر مواد و پێداویستەکانی بانکی خوێن کەم بێتەوە دووەمەشیان ئەگەر بۆ نەپشوویەکی درێژیا بۆنێکی وەکمانی ڕەمەزانی پیرۆزی خەڵک بە ڕۆژووە ناتوانێت بە ڕۆژە خوێن ببەخشێ کەمتر ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان ئەبێت و ئێمە کە ئەو کاتانە کە ئەگەر ڕێژەکە بەس گرفتەکەمان لە خوێنابێ کاتێ بانگەوازەکەین یان سەردانی چەند شوێنەکەکەین هەرزوو بە دەممانەوە دێن و کێشەکەمان حەلەبێ بەڵام ئەگەر پێداویستی و موادەکان بێەوە بێ بانکی خوێن ئیشی لەسەرکە لە ڕێی بەڕێبەراتی تەنسیەوە تا هەلی کێشەکانەکە و ئاسایی ئەبێتەوە خۆشبەختانە ئەم چەند ساڵە ڕاستە ڕێژەکە کەمی کردووە لە هەندێک کاتە بەڵام نەگەشتۆتە ئەو ئاسی کە هیچ نەخۆشێکی دالاچمەکە هاتوێ بۆ خوێن و نەمانێشتۆ بگەڕێتەوە.
دەستی ئێوەش خۆش سپاس بۆ زانیارەکانی شت هەڵبەت لە ماوەکانی پێشودا چەند جارێک و گرفتە دروست بوو ئێمە هاتین بە دۆداچوونی وردمان کرد لەسەر و گرفتە کە ئەمیرەگەر گوێبیستی من بیت خوێنجاکەم بۆ خوێنی کۆگاکراوە گوێبیست بەڵێ گوێم لێتە دەستە خۆش بێ سپاس بۆ میوانەکەش سپاس بۆ هێزەکانی کۆماندۆ سەرکۆ یەک تۆسکاتم بەرێک سەرکۆ یەکێک لە هونەرمەندە بە ناوبانگەکان لێرەیە مامۆسا مەرحەبا و لێبێ قوربانم لە پەخشی ڕاستە خۆیان ئەمڕۆ هاتی بۆ خوێن بەخشین وایە هەموو شتەکان تەواو کردو فەحس و شنین و شتانەیان جارێ وەڵام ماشەڵڵا لەبەر ئەم هێزانە کە هاتوون یەخوا لەشیان ساغ بێ بەر من ناکەوێت لەوانێ بڕۆم ساعتێ دو ساعتیەوە تا خەریکە دەرمەکەنم دوانە مەسوولەکان بێگومان زۆر زۆری بڕۆ هەبێڵی جێژ نازانێت ڕێگەڵی جێژنا باقلاوە نقڵیشیاندا ناوە لەویان هەچ کاتی پێویستی بی لە ئامادە باشییا بۆ لێر و سپاسیەکەین ینی هەستی بە مەسوولیات کردووە و زیادەوەی کە پێویستە چییە؟ خوێنەکەم وەزایی دەکاکە ئەو خوێنەیەک وەکو کانی وایە بۆ هەموو شوێنەکەوێ بۆ هەموو گوڵی گەشتێنێتەوە من تاسە بیستنەوە بەتڵ خوێنم ماوە باڵێ بیستنەوە بتڵام و کاتێک زۆر سپاس بۆیەوە هاوکاریان کردوم ئەم ناسنەوە ئەزان کە معمیلی خۆیانم کاک بەکرد زۆر سپاسەکەین لێرەوە خەڵکانێکی زۆر سوودیان لە کاک بەکرد بینیوە چونکە حەج بوو لە خوێنەی ئەی بەخشێت چوارکە ئیسفادەی لێ کاک خوێنەوە باشی مامۆستا بەکرد زۆر سپاسەکەم مامۆستا بەکرد حەزەکەم پەیامی خۆتم پێ بڵێ تۆ هونەرمەندێک لەوانێ سەیتۆ کاریگەرتر بێ خەڵکانێکی زۆر هەن بە بەردەوامی پێویستیان بخوێنەوە ئەم بانکی خوێنە چۆڵبوون و بەتاڵبوونی یەکێکە لە مەترسیە گەورەکان بۆ سەر شارەکە پەیامی ئەوە قسەیەوە وەکو هونەرمەندێک بۆ خەڵکان چییە؟ وڵاهی من دەڵێم ئەمڕۆ بەڵێ ڕۆژی خوێن بەخشینە وایە بەڵام خۆی ڕۆژی خوێن بەخشین هەموو ڕۆژێکە پێیان من ئەوەیە ئەڵێم هەشتی شتێ لە مرۆڤ خوێن شتێک نییە لە هیچ شتێکی کە پێیا بێ مرۆڤ بۆ مرۆڤە زۆر هەستێکی خۆشە تۆ ئەبینی خوێنی جەستی تۆ لە جەستی کەسێکی ترایە ڕزگاری کردووە ماوەیەکی کە ئەژی تەندروستی باشە بێ کەواتە تۆ کەسێکی لە بەخشی نابەخشی بە مرۆڤەکانی تر هیوادارم هەمووی لە ڕێگەی و لە جێگە و هی ئەو ئەرکابێ و هیوادارم ئەم پیاوانە بەجێنێڵن بەڕاستی ئەریشی زۆرە کێشن خەڵکیم شارە زۆر بەخشندە بۆ نان و ئاو ژیانی بەخشیوە هیوادارم هەروەش ئەمێنێتەوە خوێنی جەبەخشیە و ئەم خەڵکی کاشی بینی جێ دڵخۆشکەرە ئەی تۆ خوێنە بەخشیوە من جارە نابێتەوەم نۆکو ببورێمەوە فرای لایفەکەم داخە نۆکو ڕاکە ناتم نۆکو ببورێمەوە فرای لای ڤیدیۆوانە بکەم لە ئاخیرا من خوێنی خۆمە بەخشم دەستی ئەوە خۆش بێ زۆر سپاس دەکەم لەشتان ساغ بێ وەڵای با لایفەکە کۆتایی پێبێنین بەخوا جادەکەمان گرتووە زۆر بە ئین هاتوو چۆی پیاکرێ دەست خۆش بێ ئەمیر سپاس منیش